لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحال لەوانەی 85 لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێم و خزمەتتان بەمەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لەوە بگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ما يود الذين كفروا من أهل الكتاب ولا المشركين أن ينزل عليكم من خير من ربكم والله يختص برحمته من يشاء والله ذو الفضل العظيم. بەڵێ خۆشەویستان، خوای گەورە سوبحانە وتەعالە لێرەدا باوەڕداران لە ئوممەتی ئیسلام ئاگادار دەکاتەوە کە مەوقیفی کەسانێکی بێباوەڕ بەرامبەریان چییە، تەمەنای کەسانێکی بێباوەڕ بەرامبەر بە کەسانێکی ئیماندار چییە، تاوەکو بیان ناسن لەسەر ئەو ئەساسە تەعامولیان لەگەڵ بکەن و حەذەری خۆیان لێ وەربگرن. بە تایبەتی لە ئاەتی پێشتر کە خوای گەورە سوبحانە وتەعالە فەرمانی پێکردین کە لە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم مەڵێن لا تقولوا راعنا، مەڵێن ڕاعینا وەقولوا انظرنا، بڵێن انظرنا کە باسمان کرد کە ئەو لەفظە ڕاعینا و انظرنا هەردووچیان بە یەک مانا دێن، بەڵام لەبەر ئەوەی لەفظی ڕاعینا یەهودیەکان بە کەلیمەیەک کە بە مانایەک کەوا لە لای خۆیان مانەیەکی خراپ و وەکو جوێن پێدان دێ ئیتر ئەو کەلیمەیان ئیستیغلال دەکرد بە مانا خراپەکەی بەکاریان دەهینا. لەوێ خوای گەورە سوبحانە وتەعالە بە ئیماندارانی فەرموو ئەسڵەن ئەو کەلیمەیە بەکارمەینن، کەلیمەیەش کە بەکاربن کە مەجاری ئەو شتەی تێدا نەبی ئەو مەرامە خراپەی جوولەکەی لێنێتە دی. جا وەکو باسمان کرد کە خوای گەورە لێردا وەکو زانایان دەفەرمون لە تەفسیرە و ئاەتەدا کەوا بە هیچ شێوەیەک تەشەبوه بە ئەهلی کتاب نەکەین، تەشەبوه بە کەسانێکی بێباوەڕ نەکەین، لە هیچ شتێک چاو لەوان نەکەینەوە. خوای گەورە سوبحانە وتەعالە کە مەنعی لەفظێکمان لێ دەکات کە ئەسڵی لەفظەکە لە زمانی عەرەبی هیچ ئیشکالی تێدانی، بەڵام لەبەر ئەوەی لای ئەوان ئیشکالی تێدا ئەوان بە مەبەستێک خراپ بەکاردێنن کاتە نابی ئێمە ئەگەر بە مەبەستی چاچیش بی بەکاری بینن. کەواتە کاتێک کە ئەوان ئەو لەفظە بە مەبەستێکی خراپ بەکاری دێنن ئێمە نابی بە مەبەستی چاچیش بەکاری بین. کەواتە بەڕاستەوە قاعیدەیەکی زۆر مهمە، یعنی ئەو شتەی کە ئەوان دەیکەن بە مەبەستی ئەو عەقیدە پوچەڵەی کە لەسەریدان نابی ئێمە بڵێن وەڵا ئێمەش دەیکەین بەڵام ئێمە بە نیەتێکی چاک دەیکەین. خوای گەورە سوبحانە وتەعالە نەهی لێکردینە، وەکو دیارە لەو لەفظەی کەوا ظاهیرەن و لە زمانی عەرەبی هیچ مشکلی تێدانی، بەڵام لەبەر ئەوان بە مەبەستێکی خراپ بەکاردێن خوای گەورە دەفەرمی ئەنگۆ نابی بەکاری بینن. کەواتە پێویستە ئاگادار بین و بە تایبەتی لە ئاەتی دواتر دەفەرمی ئەوانە کەسانێکن کە هیچ خەیریان لە بۆنگۆ ناوێ، هیچ خەیرێکیان لە بۆنگۆ ناوێت، لەسەر چه ئەساسێک ئەنگۆ دەچەن چاو لەوان دەکەن و کەلیمەیەک بەکاردێن کە ئەوان بەکاری دەینن. ئەوجا دەفەرمی ما يود الذين كفروا من أهل الكتاب ولا المشركين، دەفەرمی ئەوانە نایانەوێ و تەمەنا ناکەن. طبعا ما يود لە ودی هاتیە، ود بە معنای محەبەت و تەمەنا دێ، محەبەت و تەمەنا کاتە ئەوان لە دڵ و دەروونەوە ئەوەیان پێخۆشە و تەمەنا دەکەن کەوا هیچ خەیرێکتان لۆدانە بەزێ لەلایەن پەروەردگارەوە، هیچ خەیرێکتان لۆدانە بەزێ لەلایەن پەروەردگارەوە. جا لێرەدا دەفەرمی کافرەکان هیچ بابن کافرەکان پێیان خۆشە و تەمەنا دەکەن هیچ خەیرێکتان لەلایەن پەروەردگارەوە لۆدانە بەزێ. ئەو کافرانە چێن یا رب العالمین؟ لێرەدا لە دوای ئەوەی کەوا لەفظی کەفەڕوو بەکاردێنی بەیانی دەکات بەرەوەی مینەکە ما يود الذين كفروا من أهل الكتاب من دیارە کوزانان دەفەرمون لە بۆ بەیانی جنسە، کەواتە ئەو کافرانە چێن کەوا پڕ بە دڵی خۆیان پێیان خۆشە و تەمەنا دەکەن هیچ خێرێک لە بەنگۆدا نەبەزی. دەفەرمی ئەوانە ئەو کافرانە دوو بەشن، ئەهلی کتاب و هەروها مشرکین. کەواتە وێشێک لە ئاەتە سەریحانەیە کە خوای گەورە تەکفیری ئەهلی کتاب دەکات، لەبەرەوەی کەسانێک
کەسانێک لە جوولەکە و لە دیان و لە غەیری ئەوان ئەوەی کەوا ئیمانی بە کۆتا پێغەمبەر نەبی صلی الله عليه وسلم بە کۆتا کتێب نەبی کە قورئانی پیرۆزە ئەوە خوای گەورە بە کافری لە قەڵەمدا ئەگەر چی باوەڕی بە پێغەمبەرانی تر و باوەڕی بە کتابەکانی تری خوای گەورە هەبی سبحانه وتعالى. ئیتر ئەوە جێک لەو ئاتە سەریحانەیە کە خوای گەورە ئەهلی کتاب و مشرکین بە کافر دادەنێ. دەفەرمی هەر خەیرێک ئەوان پێیان خۆشە و تەمەنا ناکەن بە هیچ شێوەیەک خەیر لەلایەن پەروەردگارتان و لۆتان دابەزی ئەن یونەزەلە عەلەیکم من خەیری من ڕەبیکم. دیارە لێرەدا خەیرەکە بە نەکیرە هاتیە کەواتە هیچ خێرەچیان پێخۆش نیە لە بەنگۆ دابەزی لەلایەن پەروەردگارەوە. خێری دونیا بی یان قیامەت، خێر کەم بی یان زۆر بی، بە هیچ شێوەیەک کافرەکان کە لە ئەهلی کتاب و لە مشرکین پێکاتیە پێیان خۆش نییە لە بۆ ئومەتی ئیسلام هیچ خێرێک لەلایەن پەروەردگارەوە دابەزی. سبحان الله. ئەوە چێ وەصفیان دەکا؟ رب العالمینە سبحانه وتعالى کەوا عالم الغیب والشهادەیە. ئیتر ئەوە وەصفی خوایە لە بۆ کەسانش بێباوەڕ موقیفیان بەرامبەر بە ئەهلی ئیمان. کەواتە ئەگەر بێت و ئیماندارێک وا تێبگا کەوا کەسێکی بێباوەڕ لە ئەهلی کتاب یان لە مشرکین خێری لۆوی دەوێ مەسلحەتی لۆوی دەوێ بەڕاستی دیارە لە دینی خوا تێنەگەیشتیە، دیارە بێ ئاگایە لەو قورئانەی کە خوای گەورە دای بەزاندێ بۆ ئیماندار ئەگەنا خوای گەورە وا دەفەرمی. بەڵێ دیار ئەو خەیرەش کەوا لەلایەن پەروەردگارەوە من ڕەبیکم لەلایەن پەروەردگارتان لۆتان دابەزی ئەوان پێیان خۆش نییە بە تایبەتی لە سەروی هەموو ئەو خێرانە بریتە لە ئەو قورئانە پیرۆزەی کەوا لە بۆ محەممەد المستەفا صلی الله عليه وسلم دابەزی لە ڕێگای ئەویشەوە لە بۆ ئەو ئومەتەی کەوا خوای گەورە سبحانه وتعالى ڕێزی لێنا کە کردیە کۆتا ئومەت ئەتباعی کۆتا پێغەمبەر عليه الصلاة والسلام ئەو ئومەتەی کەوا ئومەتی وەسەتە ئەو ئومەتەی کەوا خوای گەورە فەزلی بەسەریاندا بەسەر هەموو ئومەتەکان فەزلی پێبەخشین بەسەر هەموو ئومەتەکانی تەفزیل کرد کەواتە لە سەروی هەموو ئەو خێرانی کەوان پێیان ناخۆشە کە دابەزی لە بۆتان بریتە لە قورئانی پیرۆز ئەوزە لە هەر خێرێکی دیکە کەوا لەلایەن پەروەردگارەوە کە ئەسڵەن هەموو خێرێک هەر لەلایەن پەروەردگارەوەیە هەموو فەزلێک هەر لەلایەن ئەوان پێیان خۆش هیچ خێرێکتان لەو دابەزی. خوای گەورە سبحانه وتعالى دەفەرمی والله يختص برحمته من يشاء. بەڵام بە پێخۆشبوون و بە پێ ناخۆشبوونی ئەوانە نا خوای گەورە سبحانه وتعالى لا يسأل عما يفعل. خوای گەورە پرسیاری لێ ناکرێتەوە شتێک دەکات ناکا. خوای گەورە لەوەی عەظیمترە کەوا کەسێک بتوانی شتێکی بەسەردا فەرز بکا والعیاذ بالله و هەروها خوای گەورە لەوەی عەظیمترە سبحانه وتعالى کەوا بەخۆشی یان بە ناخۆشی بە تەمەنای کەسانێک کار بکا خوای گەورە سبحانه وتعالى. خوای گەورە سبحانه وتعالى خوایە. خوای گەورە مەشیئەتی مطلقی هەیە سبحانه وتعالى ئەو مەشیئەت و ئەو ویستەشی ئەو پەڕی حکمەتی تێدایە ئەو پەڕی عەدالەتی تێدایە. ئیتر خوای گەورە سبحانه وتعالى بەویستی هیچ کەسێک کار ناکا هەتا بەرامبەر بە ئەو ئومەتەی کەوا ئومەتی ئیسلامە کەوا چاکترینی ئومەتەکانە و ئەشرەف ئومەتە. خوای گەورە سبحانه وتعالى وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیث صحیحدا لە والله أعلم لە حجة الوداع دەفەرمی إن الله لا يعجل بعجلة أحدكم. خوای گەورە پەلە ناکا بە پەلەکردنی یەک لەنگۆ ئەگەر چی مسلمانیشن کەواتە خوای گەورە ویستی خۆی کە ئەو پەڕی حکمت و عەدالەتیدا لە هیچ کەسێک تێک نادا. یعنی کەسانێکی بێ باوەڕ کە پێیان خۆش نەخێر لە بۆ ئەهلی ئیسلام دابەزی بە تەمەنای ئەوانە نەخێر. والله يختص برحمته من يشاء. خوای گەورە سبحانه وتعالى کەسانێک تایبەت دەکا بە ڕەحمەتی خۆی کە بە خۆی مەشیئەتی لەسەر بی سبحانه وتعالى. والله يختص برحمته من يشاء. خوای گەورە کەسانێک تایبەت دەکا بە ڕەحمەتی خۆی ئەوەی کە بە خۆی مەشیئەتی لەسەر بی کە گوتمان ئەو پەڕی حکمت و ئەو پەڕی عەدالەت تێدا. والله ذو الفضل العظيم. و الله سبحانه وتعالى خاوەنی فەزل و بەخششی زۆر زۆر گەورەیە لە کەمیە و لە کەیفیە. کەواتە خوای گەورە فەزلی یەکجار زۆر گەورەی هەیە لە چۆنیەتی و هەروها لە چەندێتی هەر بەس خوا دەزانی چەندە. ئیتر خوای گەورە سبحانه وتعالى ئەو فەزلە زۆرەی خۆی بە ئیمانداران و بە ئومەتی ئیسلام و بە پێغەمبەرەکەی عەلەیهی السڵات وەسەلام بەخشیە و دەشی بەخشی بە بەردەوامی سبحانه وتعالى. دیارە
هەر فەزلێک وما بكم من نعمة فمن الله هەر نعمەتێک کە پێتان ببەخشرێ چاک بزان لە لای پەروەردگارەوەی سبحانه وتعالى ئیتر خوای گەورە سبحانه وتعالى بە مەشیئەتی خۆی ئەو فەزلە عەظیمەی خۆی دەبەخشیتە کەسانێک کە وەکو گوتمان ئەو پەڕی حکمت و عەدالەت تێدایە. پاشان خوای گەورە سبحانه وتعالى دەفەرمی ما ننسخ من آية أو ننسها نأتي بخير منها أو مثلها ألم تعلم أن الله على كل شيء قدير. بەڵێ خۆشەویستان لێرەش خوای گەورە سبحانه وتعالى شتێکی دیکە بەیان دەکا کە وەکو ڕەتدانەوەیە لە بۆ یەکێک لە گومانەکانی یەهود یاخود یەک لەو شوبهانەی کەوا یەهود دروستیان دەکرد بەوەی کەوا بە هیچ شێوەیەک نابی نەسخ هەبی. نەسخ چییە؟ واتە خوای گەورە حکمێک دابەزێنی لۆ کاتێک و لۆ فترێک لە دوایەوە حکمێکی دیکە دابەزێنیتن کەوا ئەو حکمەی پێشترێ ڕابگری و کار بە حکمێکی نوێ بکرێ. وەکو زانان دەفەرمون نەسخ بریتیە لە چی؟ نقل المكلفين من حكم شرعي إلى آخر أو إسقاطه. كواتا نسخ بريتيا لا خواي قورا حكمك دادا بزيني بوي كوا مكلف كان واتواني كوا مكلفا بكار كردن بقرآن في رزوات مسلمانان نقل دكا لحكم الشرعي بيشوتر كوا داي بزان برو حكم الشرعي دواتر يعني وتا كار نكردن بحكمكي بيشتريو نماني أو حكمه. ئیتر ئەوە دیار لە زمانی پێغەمبەر بووە صلی الله علیه وسلم لە کاتی دابەزینی وحی بەڵێ نەسخ هەبووە. ئیتر لەوانە لە بۆ نمونە خوای گەورە سبحانه وتعالى کاتێکەوە لە سەرەتادا فەرمان بە پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم لەگەڵ ئەو سەحابانەی کە لە خزمەتیدا بوون کە لە نوێژەکانیاندا ڕوو لە بەیت المەقدیس بکەن، بەڵام دواتر پاشی مدەیەک خوای گەورە فەرمانیان پێ دەکات کەوا ڕوو لە کعبەی پیرۆز بکەن. ئیتر ئەوە حکمی نهاییە و هەتا ڕۆژی قیامەتش ناگۆڕێ. و هەروها هەندێک لە ئەحکامی تر کە دواتر دێن ئینشاءڵڵا باسی دەکەین خوای گەورە نەسخی دەکات. ئیتر جوولەکە لێرەدا ئەوە وەکو فرسەتێکە لە بۆ ئەوان کە تاعنە لەو دینە بدەن، تاعنە لە شەریعەتەکەی پێغەمبەر بدەن صلی الله علیه وسلم کەوا دەیانگو باشە لە بەرچی لە سەرەتادا خوای گەورە سبحانه وتعالى فەرمانە پێ دەکات بە شتێک دواتر لەو شتە ڕایان دەگری بەرەو شتێکی کە دەیان بە. ادعای ئەویان دەکە کە لە کتێبی ئەواندا ئەو شتە نییە، بەڵام وانییە دیارە لە تەورات و لە ئینجیلیش عینی نەسخ هەیە. و هەروها کاتێکەوە ئەو بابەتە باز دەکرێت بابەتی گۆڕینی حکمێک شەرعی بە حکمێک شەرعی تر پێش هەموو شتێک پێشەوەی کە لە خودی قورئاندا هەبی ئەوە قورئان وەکو شەریعەتێکی کامل کاتێک کە هاتیە تەورات و ئینجیل لە پێشە خۆی نەسخ دەکاتەوە. تەورات و ئینجیل لە پێشە خۆی نەسخ دەکاتەوە کەواتە کاتێکەوە کۆتا شەریعەت دێ ئەو کۆتا شەریعەتە حکمی شەریعەتەکانی پێشووتر کە لەلایەن خوای گەورە دابەزیە هەمووی نەسخ دەکاتەوە. دەبی کارکردن بە شەریعەتەکانی تر ڕاگیرێ بێنە سەر کۆتا شەریعەت. دیارە حکمەتی خوای گەورە سوبحانه وتعالى سەواءن لە نەسخی تەورات و ئینجیل بە قورئانی پیرۆزیان لە حکمێکی قورئان بە حکمێکی تر ئەو پەڕی حکمەتی خوای گەورەی تێدایە سبحانه وتعالى. خوای گەورە سبحانه وتعالى کاتێکەوە تەورات و ئینجیل لە بۆ کاتێکی دیاریکراو دابەزاندیە لە بۆ ئەو کاتە ئەو شەریعەتە باش بووە. طبعا کە دەڵێن نەسخ زیاتر لە ئەحکامی عەمەلی و فقهیە لە عەقیدە هەر هەمووی یەکن، دینەکان هەر هەمووی بە تەوحیدی خوای گەورە هاتینە سبحانه وتعالى. ئیتر کاتێکەوە لە بۆ نمونە تەوراتی دابەزاندێ لە بۆ ئەو کاتەی باش بووە هەتا وەکو ئینجیل دێ. خوای گەورە سبحانه وتعالى مراعاتی ڕەچاوی با بڵێن حاڵی ئەو ئومەتە دەکات کەوا کار بە تەورات دەکەن لەو فترە زەمەنیەی لەو بوقعە جوغرافیەی کەوا تێیدانە دیارە لە بۆ ئەوان باشترە کەوا کار بە تەورات بکەن. بەڵام لە دواترێکەوە ئینجیل دێ، ئینجیل کە تەواوکەری تەوراتە هەندێک لە ئەحکامەکانی تەورات نەسخ دەکاتەوە خوای گەورە بەرەو مەسلەحەتێکی زیاتریان دەبا. بەڵام لە دواتر کاتێکەوە قورئانی پیرۆز دێ وەکو ئەحکامی نهایی قورئانی پیرۆز تەورات و ئینجیل نەسخ دەکاتەوە لە بۆ بەشەریەتە هەتا ڕۆژی قیامەت کەوا کاری پێ بکەن. و لە ناو قورئانی پیرۆزیش کاتێکەوە حکمێک دەگۆڕدرێ بە حکمێکی دیکە ئەوە دیارە
عینی مەسلحەت لەوەیدایە، یعنی خوای گەورە دەزانی سبحانه وتعالى ئەو حکمەی کە لە سەرەتادا دای بەزاندی لە بۆ فلانە مەسئلە لە بۆ کاتێکی دیاریکراوە مەسلحەتی بەندەکان لە سەرەتادا لەوەدا دواترێش بە حکمێکی نیهایی هەتا ڕۆژی قیامەت کە کاری پێ بکەن خوای گەورە دەزانی مەسلحەت لەوەیدا. ئەگەر ئێمە بەندە بین دەبی ملکەت بین لە بۆ خوای گەورە سبحانه وتعالى لە بۆ هەموو ئەو ئەحکامانەی کەوا دای دەبەزێنی. جاوەکو لێرەدا دەفەرمی ما ننسخ من آية أو ننسها کەواتە دووشت هەیە، یانەوە تا ئاەتێک نەسخ دەکاتەوە خوای گەورە سبحانه وتعالى بە ئاەتێکی تر، کەواتە ئاەتێکدا دەبەزێنی ئەو ئاەتەی پێشووتر نەسخ دەکاتەوە تا حکمی ئاەت پێشتر ڕادەگرێت لەو مەسئلەیە کار بە ئاەتە نوێیەکە دەکرێت. ئەو نونسیها یان ئەو ئاەتەی هەر لە بیرت دەبینەوە یا رەسوول الله، هەر لە بیرت دەبین، یان ئاەتە بۆ دابەزێت لە پێغەمبەر صلی الله علیه وسلم پاشان خوای گەورە لە بیری بردیتەوە لەبەرەوەی خوای گەورە نەیویستیە ئەو ئاەتە لە قورئانی پیرۆز بمینێ لەبەر فترەشی دیاریکراو دایبەزاندیە، یاخود بە قراءەتش ئەو نەنسەها کەواتە نەنسەها واتە نؤخرها واتە هەندێک جار ئاەتێکدا دەبەزینە هەند جار تەخیری دەکەین نأتي بخير منها أو مثلها لو حالة كاتك وآتك نسخ دكين يان لبيرتي دبينوا يان تأخيري دكين أو آتش كديت الذي جايبي بخير منها باشتر لبي لبو مصلحتي بندكان أو مثلها يان هاو شيوية أد لبرتي جوردرا أو حكم بحكمة شديكا فقط لبو ابتلاء وتأخير نوع بنداتي إما دەی سلمێنین کەوا خوایە ئەمە پابندین بە هەموو فەرمانێکی تو بەبێ ئەوەی حکمەتەکەی تێبگەن یان نا. ئەلەم تعلم أن الله على كل شيء قدير، نازانی خوای گەورە بەتوانە لەسەر هەموو شتێک. کەواتە لێرەدا ئەو ئاەتە کە باز لە نەسەخ دەکا چەندی شتی دیکە لێوەردەگیرێ، بەڵام لەبەر تەوابوونی کات لێرەدا دەوەستین بە پشتوانی خوای گەورە لەوانەی داهاتوو دێنەوە خزمەتی زیاتر قسەی لەسەر دەکەین. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين، وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله، وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.